سەرۆک ترامپ بۆ چەندین لە کەسایەتی ناودارەکان کە بە فێڵکردن تاوانبار کراون لێبوردنی ڕاگەیاند ئەو هەروەها بڕیاری زیندانیکردنیشی بۆ ستاندار ڕادبلاجەڤیچ سو کردەوە. ترامپ وتی ئەو ستانداری پێشینی ئیلینۆیس نەناسیوە تەنها بۆ میوانیکردنی نەبێت لەسەر بەڕامەی تەلەڤیزیۆنەکەی بە ئەپەرانتس چەندی ساڵ لەمەوە پێش. نایناسم بەڵام ئەو 30 ساڵ لە زیندادا بوو. کاتێکی زۆری لە پێشدایە زۆر کەسان لەگەڵ بڕیارەکە دانین. ئەو یەکێک لە دیموکراتەکانە کۆماری نییە. لەلایەن هەمان کەسانە دادگای کرابوو بەڕێوەبەری پێشووی FBI جێمس کۆمی فیتز پاتریک بریکاری گشتی پێشوو هەر لە هەمان گروپ زۆر لە مناڵەکان دوورن خەریکە گەورە دەبن ئێستاکە دەچنە خوێندنگای ئامادەیی ئەوان دەگمەن چاوم بە باوکیان دەکەوێت من ئەوەم بینی و ئەم بڕیارەمدا زۆر جار یاخود تا ڕادەیەک هەموو کات لە ڕاستیدا من پشت بە پێشنیار و ڕاستپاردەی ئەو کەسانە دەبەسم کە ئەیان ناسم. ترامپ وتی پاڕانەوەی ژنەکەی لەسەر تەلەڤیزیۆن زۆر کاری لەسەر کرد. بەڵام وا دیارە پاڕانەوەی ژنەکەی لەبارەی کەیسەکەی بلاجۆڤیچ کاریگەری هەبووە لەسەر بریارەکەی. ترامپ هەروەها کۆمسیۆنەری پێشووی نیویۆرک بەرنیکێرکی بەخشی کە بە فێڵکردن لە باج و درۆکردن لەگەڵ کاربەدەستان تاوانبار کرابوو و هەروەها مایک مەلکن سەرمایەدارێکی بانک کە بە فێڵکردن و پیلانگیری تاوانبار کرابوو ئەوەتی لەسەر بەناغەی پێشنیار و ڕاستسپاردە ئەوانەی بەخشیوە. زۆر جار یاخود تا ڕادەیەک هەموو کات لە ڕاستیدا من پشت بە پێشنیار و ڕاستپاردەی ئەو کەسانە دەبەستم کە ئەیان ناسن. ئێمە بێرنیکێرک یاخود مایک مەلکینمان هەیە کە ڕۆشتووە و لە سەرتاسەری جیهان کاری بێوێنەی بۆ جیهان ئەنجام داوە. بەو هەموو لێکۆڵینەوانەی لەبارەی نەخۆشی شێرپەنجەوە کردوێتی ئەو ئەمەی ئەنجام داوە و ڕەنجێکی زۆریشی کێشاوە نرخێکی زۆر سەخت و پڕبەهای داوە بەڵام کارێکی بێوێنەی ئەنجام داوە. بەڵێ ئەمە هەموو ئەو کەسانن کە پێشنیار و ڕاستپاردەیان کردووە من پشت بە پێشنیار و ڕاستپاردە دەبەستم. ئێدوارد دێبارتۆلۆ جونیەر خاوەنی پێشووی تیمی فوتبۆڵی فۆرینانەری سان فرانسیسکۆ لەسەر ڕاستپاردەی قشەداری ئەلسکات لە کلیڤلاندی ئۆهایۆ لێخۆش بوو و چەندین لە یاریزانانی تری فوتبۆڵ. دێبارتۆلۆ لە ساڵی 1998 دان بە تاوانێکی دانا بە شاردنەوەی پیلانێکی خەوەسەندن لەلایەن ئۆستانداری پێشینی ئیالەتی لویزیانا. ئێدوارد دیبارتۆلۆ ناوێکی زۆر بەنێوبانگە لە کۆمەڵگەکەماندا کارە باشەکانی لە بری چەندین لە ڕێکخراوەکانی تایبەت بە خزمەتگوزاری لە ناوچەکەماندا ئەنجام داوە. کاری پەرەسەندنی تا ئەو ڕادەیی نوێکردنەوە و ژیانەوە لە ئۆهایۆ ئەفسانەی بوو. ڕاخنەگران دەڵێن لێبوردنەکەی ترامپ بوو ئەو کەسایەتی وەرزشی ناوبانگانە بەشێکە لە هەڵدانەکانی ترامپ بۆ خۆگەیاندن بە ژمارەیەکی زۆر لە لایەنگیرانی وەرزش پێش هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ساڵی 2020. لێبوردنەکەی ترامپ لە دێبارتۆلۆ لە دەمی سەردانەکەیدا دێت لە ڕۆژی یەکشەممە بۆ کێبەڕکی ئۆتۆمبیل سواری 500 دەیتوانە. ترامپ نەیویست وەڵامی پرسیاری پامنیرانی بداتەوە ئاخۆ ڕاجارستۆن ڕاوێژکاری پێشۆی دەبەخشێ کە بەوە تاوانبار کراوە لە گوێ ڕاگرتن لە تەلیفۆنی گەواهیدەرەکان درۆکردن لەگەڵ کانگرس و ڕێگاگرتن لە لێکۆڵێنەوەکانی کانگرس لەبارەی دەستیوەردانی ڕووسیا لە هەڵبژاردنەکانی ساڵی 2016.